ئاسیایەکێکە لەوانەیە کە ڕاستەوخۆ ئەزمونێکی بە ئازاری هەیە. هاوکات ئێوە شتێک لەبارەی ئامرا و ئاسیاوە دەزانن. پێویستەوە بڵێم کە من وەک خۆم زۆر بە قوڵی تاماوم سوپاسگوزاری ئەم دوو خانمەم لەبەرەوەی ئەوانەی شەکەن لە نێو ئەو یەکەمین سەرچاوانەی کە هاتوونەتە پێشەوە بۆ پێشکەشکردنی چیرۆکە ئاڵۆزەکانیان و ڕوبەڕووی هەڕەشەگەلێکی یاسایی سەخت بوونەتەوە بۆ پەردە هەڵماڵین لەسەر هاروی واینستن. دەبوایە ڕاستیەکانم بدرکانایە. ئەمە هەموو بابەتەکە بوو و دەمزانی چیرۆکەکەم ئاڵۆز بوو. بەڵام هەرچۆنێک بێت شتێک هەیە دەمەوێت پێتان بڵێم. من هەرگیز 5 ساڵ پەیوەندیم نەبووە لەگەڵ هاروی واینستین. هەرگیز لە پاڵیدا کارم نەکردووە. هەرگیز هاوژینم نەبووە و ئەمە زۆر بە خراپی لەلایەن میدیای ئیتالیەوە شێوێنرا. ئەوان دەڵێن کە من سۆزانی بووم. ئەوان دەڵێن کەسێکی وەکو من ناکرێت دەستدرێژی کرابێتە سەر. من شایانی بوومە و خۆم ویستومە دەبێت کارم بۆ ئەو کردبێت کە نەشم کردووە. لەبەرەوە چیرۆکەکەی من و چیرۆکەکەی ئێوەش بە تەواوەتی شێوێنرا. پاش ئەو هەموو ساڵە خۆشبەختانە لە ئیستادا باوەڕم پێ دەکەن. من هەر بەدوای ئەو بابەتەوەم و ئەوان دەڵێن کە من هیچم نەکردو و هاوکات ئێوە دەزانن کە من لە ژیانی خۆم بەردەوامم. من کە لێرەم دەمەوێت پیشانی ئێوەی بدەم کە من بەو ئەزمونەدا تێپەڕیم و هێشتا هەموو کەسێک دەتوانێت ئەمە بکات. هەروەها هیواخوازم ئەم ڕەوشە کۆتایی خۆشی هەبێت بۆ من و لە ڕاستیدا زۆر سپاستان دەکەم لەبەر ئەوەی ئێمە پێویستیمان بۆ هەیە. And really thank you so much because this is what we need. هەمومان قەرزاری ئەمبراین کە سوپاسی بکەین بۆ هەموو ئەو سەرچاوانی کە بەشێکن و جانابنەوە لەو ساتە وەختەی کە ئێمە ئێستاکە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیبینین و بەداخەوە کە ئەمە لە شوێنێکی دیکەدا کەمتر بەدی دەکرێت. ئەوەی ئێمە لی دەدوێن من وابیر دەکەمەوە کە ئەم دوو خانمە لەگەڵ مندا لەسەر ئەو چیرۆکە کاریان لەگەڵ کردوم. هەردوو لامان بە هەمان بایەخی ئەوانەوە کارمان لەسەر کردووە. ئەم ژندژایەتیکردنە ئاشکرا بوو. ئێوە دەزانن بۆ من بۆ لۆرا و ئەمرا ئەمە نەخۆشیە. ئەمە نەخۆشیە و پێویستە چارەسەر بکرێت. لە ڕاستیدا ئێمە هەڵنەهاتوین بەڵام ئەمە یەکێک بووە لەو دڵشکاندنانەی کە هەرگیز لە هیچ وتوێژێکدا بەرگوێم نەکەوتووە. لەبەرەوە بۆیە ئێمە پێویستە وتوێژی زیاترمان لەو بارەیەوە هەبێت. لەبەرەوەی من لەو باوەڕەدا نیم کە خەڵکەکی زۆر بزانن چی بەسەر ئەو خانمانەدا دێت کاتێک لەلایەن پیاوەوە پەلامار دەدرێن. ئێمە لە ژیانی خۆمان دەترسین. ئێمە ئیفلیج بووین. زۆر بەمان زۆرێک لە ئێمە توانیمانە هەڵبین. ئەمە وەستاوە لەسەرەوەی کە لە چ ڕەوشێکدا گەورە بووین. تووشی بەسەرهاتێکی ناخۆش بووین لە کاتی منداڵیماندا. بەڵام ئەوەی بەسەر مندا هات ڕایچڵەکاندم. ئەمە بەسەر زۆر خانماندا هاتووە لەبەرەوە بۆیە دەبێت ئەم وتوێژە بەردەوام بێت. من بۆیە لێرە قسە دەکەم لەبەرەوەی من لەو باوەڕەدام ئەم بزوتنەوەیە گرنگترین شتە کە ڕووی داوە لە دوای ئەوەی کە خانمان مافی دەنگدانیان وەرگرت. ئەگەر ئێمە ئەم وتوێژە بوەستێنین کەواتە ئێمە لە ناوچوین. ئەمە یەکەم دەرفەتە کە لە تەواوی ژیانمدا هاتوتە ڕێم کە تەواوی ڕگەزی مرۆڤ بەرەو پێشەوە بەرم لەبەرەوەی باشکردنی شوێنگەی ژنان لە کۆمەلگادا واتە باشترکردنی تەواوی کۆمەلگایە. هەموو کەسێک سوود لەمە دەبینێت.